سلێمان تاشان هەم شرۆڤەکاری دیسکی ئابووری کوردستان 24 هەم خۆشی شارەزایەکی باشی هەیە کاک سلێمان بۆیە ئەمڕۆ حەزم کردۆ لێرەبی سوپاس بە خێر هاتی تۆ زۆر باش قاڵ بوویتەوە لەم بابەتەیە ئێستا گرنگی ئەم کێڵگەیە بۆ ئێران چییە؟ خۆی لە ڕاستیدا ئەم کێڵگەی نەک بۆ ئێران ئەمە وەکو لە هەواڵەکەش دەباس کرا ئەمە یەکێکە لە گەورەترین کێڵگەکانی جیهان کە بەتەنیا یادەگەکەی 50 تریلیۆن مەتر سێجایە ینی کۆی ئەو گازی تاسە لە جیهاندا دۆزراوەتەوە هەمووی 200 تریلیۆن مەتر سێجەیە لە 125 ڕێککەوتوتە ئەو کێڵگەیەکە پێی دەڵێن ئێران بە پارسی باشوور ناوی دەبا بەڵام قەتەر بە کێڵگەی باکوور ناوی دەبا ئەمە هاو بەشە ئێران و قەتەر هەردوو بەیەکەوە ڕێککەوتون ینی خەریتەکان دابش کردووە ئیتر ئێران لە سنووری خۆی سوود لەو غازەوە دەگریکە هەیە و قەتەر لە سەرەتای دروستبوون و دۆزینەوەیەوە ئێران و قەتەر بە هاوبەشی لەم کێڵگەیە کاریان کرد و بەبێ کێشە بەڵێ خۆی بەبێ کێشەمان کاریان کردو زۆر کێشەشیان هەبووە ینی زۆر مەسەحەت ئەوەی کە هەر ئەو ناوەی کە ئێران زۆر باسی دەکات و بە پارسی ناوی دەبا یا زۆر تەنا زۆر کێشەش هەبوو کە ئەو سنووری خۆی فراوانتر کە بەڵامی ترەمە لە ڕووی نێودەڵەتیشەوە هێڵێکی دیاری کراوە کە ئێران دەتوانێت لە سنووری خۆی سوود وەربگرێت بەڵام کێڵگەکە زۆرێک هەڵکەوتو وەکو حوزێک وایە کە قوڵایەکەی زیاتر لە دیوی قەتەردایە یعنی قەتەر زیاتر لەو ینی ئەگە بڵین لەو 50 تریلیۆن مەتر سێجایی کە یەدەگی گازی کێڵگەکەیە زیاتر لە 32 تریلیۆن مەتر سێزای کەوتۆتە دیوی قەتەر 18 تریلیۆن مەتر سێزیاشی کەوتۆتە دیوی ئێران بەڵام کێشەکە لەوەدا ئێران بە جیاواز لەگە قەتەر بۆ شێوەیە کە پێویستە نەیتوانیوە سوود لەو ژێرخانە گرنگە ئابووریە وەربگرێت هۆکارەکە کۆمەڵک هۆکار هەیە هۆکارە هەرە سەرەکیەکە پەیوەندی بەوە هەیە کە ئێران لە بەتابە لە ساڵانی ڕابردوودا سزایەکی زۆری نێودەوڵەتی لە نەیتوانیەوە بەرهێنان بکە ئەو کۆمپانیانەی کە پێشتر لە شەڵگەکەەوە بەرهێنان یاکروبەشیان کشاونێتەوە مەسەن کاتی خۆی تۆتال لەو شوێنە هەبوو واتە هۆکارێکیان ئەو سزانە بوو کە لەسەر هۆکارێک ئەو سزانە بوو دووەم هۆکارەوە بکە بابەتی بەرەمهێنانی گازی سروشتی خۆی پەیوەندی بە تەکنۆلۆژیاو هەیە مەسەن بۆ نمونە لە هەمان ئەو چێڵگەیە قەتەر چییەکە قەتەر گازی جۆری LNG بەرهەم دەهێنێت بەڵام لە دیوی ئێران دەیگۆڕی بۆ LPG LNG-ەکە بەرهەمێکی زۆر گرنگ و کاریگەرە بۆ ئابووری کراوەترەوە تێچووەکەی پێم وا بێت ئاسانتر ئەنێردرێتە دەرەوە بڕێکی زۆر بە ماوەیەکی کەمتر و بە قەبارێکی کەمتر توانای بەرهەمهێنانەکە یانی لە پلەی ناقص 162 ئەو گازە دەبێت تەشیل بەڵام LPG-ەکە لە پلەی ناقص 32 دەبێتە گاز جیاوازیەکی تر ئەوەیە کە قەتەر بەشی زۆری ئەو گازی کە بەرهەم دێنێت هەر لە ڕێگا هورموزەوە پێشتر کە ئێستا داخراوە ڕەوانی بازارەکانی زیانی کردووە یعنی ساڵانە داهاتی قەتەر لەم چێڵگەیە دەگاتە زۆر تا 150 میلیارد دلاری ڕۆشتووە بەڵام ئێران نەک لەم چێڵگەی لە کوی چێڵگەکانی تریشکە هەیەتی داهاتی ساڵانەی لە نێوان 10 بۆ 20 میلیارد دلار لە بەرەوەی بە هەم بە شێوازێکی مۆدرنی نەیتوانیەوە بەرهێنانی تیابکەوە و سزانش لەسەری باشە لە ماوەی ڕابردووە کاک سلێمان ئێران خۆی قەیرانی گازی هەبوو قەیرانی کارەبای هەبوو گاز وەکو پێویست نەئەگەیشتە ماڵان خەڵکەکەی ناچار بوون بەڵام ئێستا کە ئەمەش ڕوویاوە دۆخەکەی چی لێ ئێرانە بێت لە قەیرانەکەی چۆن قوڵترە بێتەوە خۆی پێشی ئەمڕوو داوەش تەنان پێشیوە کە جەنگەکەش ڕوو بدە ئێران لە بەرهەمهێنانی گاز و دابینکردنی پێداویستەکانی ناخۆ کێشە و قەیرانی هەبوو هۆکارەکە شەر ئەوەی کە پێشتر باسم کرد بەسم بۆ نمە ئێران پێشتر گازی نردووە بۆ تورکیا تەنان بۆ عێراقی نردووە بۆ شوێنی تریشی نردووە بەڵام لەم چند ساڵین ڕابردوودا خۆی تەنان بەتابێت لە وەرزی سەرمادا کە بەشی زۆر ئەم غاز هەر بۆ ماڵان چووە ینی وەرزی زستانیش لە ئێران زۆر لە هێندە شوێن ئێران هەیە تا 9 مانگ درێژە دەچەشی بۆیە گەرمکردنەوەی ماڵەکاریانە پێویستی بۆ گاز هەیە بەشی زۆری لە ناوخۆ بۆ گەرمکردنەوەی ماڵان دابین کردو بەشێکیشی بۆ بەرهەمهێنانی کارەبا بۆ بابەتی پیشەسازی هەمووی لە ناوخۆ بەڵام هێشتا لەگەڵ ئەمەدا هێشتا ساڵانە ئێران زۆر لە هێندێک حاڵەتدا ڕۆژانە 100 میلیۆن مەتر سێجا کورتهێنانی لە دابینکردنی ئەو گازە هەبووە بۆیە لە وەرزی سەرمادا ئەم هەناردە ڕادەگرێت بۆی کە بتوانانی سوود تەنان باشە ئەیتوانی بەکاری بێنێ بۆ کەرتی سەربازی لە پیشەسازی سەربازیە لە پیشەسازی تەنها بابەتەکە پەیوەندی بە وەزەوە لە پیشەسازی سەربازی ئەمە کۆمەڵک کارگەی پیشەسازیمان ئەسە پێویستی بە وەزەیە ئیتر لە ڕووی ڕووناکی لە ڕووی دابینکردنی وزەوانە ئێتە ئەو گازە بۆ هەموو کۆی کەتی پیشەسازی ئێران پشت بە ئەوە دەبەستێت پێش بۆ گازە سروشتە دەبەستێت ئەو گازە سروشتەی لە کێڵگەی پارسا هەیە
ئەوەی دوێنێ ڕوویدا و هێرشکرایە سەری پێ دوایە تەواوی کێڵگەکە ئاوەستێنێ بەرهەمێنانی خۆی ئەو هێرشەی کە کرا سەری چونکە با لە بیرمان نەچێت چێلگەیەکمانەیە بە ناوی ئەوەی کە باسم کرد پارسی باشوو کە قەتەر بە چێلگەی باکوور ناوی دەبات ئەمە چێلگەکەیە خۆی ئەمریکا هێرشی لە ڕاستە خۆ نەکردوتە چێلگەکە ئەم چێلگەی لە ئێران دامەزراوەیەکی پاڵاوتنی بەرهەمێنانی گاسە پێی دەڵێن ئەسەلەڤیە ینی خۆی شارێکیشە کەوتوتە سنووری کەوتوتە سەر کەنداوە وەکو چۆن لە دیوی قەتەریش ئەوەمانەیە ڕاست لفانمانێکەویش کەوتوتە سەر کەنار ئاوەکانی قەتەرەوە ئەم دوو دامەزراوانێکە ئەم گازە بۆ بەرهەم جیاوازەکانی وەکو LPG و LNG دەگۆڕدێن دوێنێکە هێرشەکە کرا هێرشەکە بۆ سەر ئەسەلەڤیە بۆ یان بۆ سەر دامەزراوەکانی ئەسەلەوی بۆ کە تەنانەت دەتوان بڵێم هۆشداریەکیش بووە چەند یەکەیەکی پەک خست ئەمەی کەکرا لە هەر دوولاوە چ بۆ ئێران و ئێرانیش کاردانەوەی لەسەر قەتەر ئایا کارتی فشار ئەبێت بۆ وەستاندنی جەنگەکە یان فراوان بوونی بەڕای من ئەمە کارتێکی فشار بۆ من بە خۆمای لێک دەدەمەوە بەهۆی ئەوەی کە لە ئێران یەکێک لە پێداویستیە سەرەکی خزمەت گوزاریەکانی خەڵکە چکە نرخەکەشی زۆر هەرزانە هەموو ماڵەکەی خۆی گەرم دەکاتەوە بە نرخێکی هەرزان یانی لە ئێران چەند شت زۆر هەرزانە گازی سروشتیەکە بۆ ماڵانە کارەبایە تەنانەت نانە بنزینیش ئەمانە ئەم شتانن کە وەکو کارتێک لای حکوومەتی ئێرانە و بە شێوەک لە شوێکان منە دەسەر خەڵکەکەی دەکات من وای بۆ دەچم یەکێک لە ئامانجەکان ئەوە بە ئێران بڵێ ئەگە تۆ دامەزراوەکانی پێیوەست بە وزە لە ناوچەکە بکەیتە ئامانج من لە ژێرخانی ئابووری وزە دەدەم چکە لەو کاتەدا خەڵک تووشی قەیرانێکی گەورە دەبێت یانی لە زستان دەکە تۆ ماڵەکە گەرم نەبێتەوە و لە شارە گەورەکە هیچ سەرچاوێکی تر نەبێت ئەمە ئەگەرێکی زۆرە بۆ بابەتی ڕاپەڕین و بۆ خۆپێشاندان کە ئەمریکا بە بڕوای من هۆشداریەک بۆ کە بە ئێرانی داوە ببێتە فشار زۆر باشە بەڕست لەمان تاشان شرۆڤەکاری دیسکی ئابووری کوردستان 24 زۆر سپاس بۆ وردەکاری و شیکاری پوخت و کورتە زۆر سپاس.